پێشانگایەکی فۆتۆگرافی ژمارەیەک وێنەی نوێ و تایبەت بە تاوانی کیمیابارانی هەڵەبجە لەلایەن ژمارەیەک فۆتۆگرافەری ئێرانیەوە نمایشکرا. سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە دەستگای هزری شارستانی بە هاوکاری بەڕێوەبەرایەتی گشتی شەهیدان و ئەنفالکراوانی هەڵەبجە هەستان باکردنەوەی پێشانگایەکی فۆتۆگرافی بۆ ژمارەیەک فۆتۆگرافەری ئێرانی بە ئامادەبوونی ژمارەیەک لە کەسوکاری شەهیدان و لایەنە سیاسی حکومیەکانی و دانیشتوانی هەڵەبجە ژمارەیەک فۆتۆی فۆتۆگرافەرانی ئێرانی نمایشکران کە بۆ یەکەم جار بوو بۆ بینەران نمایش بکرێن. محەممەد سعید کە خاوەنی 6 شەهید و خوشکێکی ون بووە لە هەوڵدایە بۆ دۆزینەوەی دیکۆمنت لەسەر شەهیدانی کیمیابارانی هەڵەبجە. 16 ئازاری 1970 ڕژێمی بەعز بە چەکی کیمیایی لە ڕێگەی فڕۆکەوە کیمیابارانی هەڵەبجەی کرد. بەو هۆیەوە 5,000 کورد کۆمەڵکوش کران و بە هەزاران کەسیش ئاوارەی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران بوون و سەدان کەسیش بێستەر و شوێن بوون. هەموو ساڵێک لە مانگی ئازاردا بە چالاکی جۆراوجۆر یادی کیمیابارانی هەڵەبجە ئەکرێتەوە.